بریکارێکی دابەشکردنی غازی ماڵانە لە سۆران بەهۆی دروستبوونی قەیرانی نەبوونی غاز ژمارەیەکی زۆر هاوڵاتیانی بەدواون بۆ ئەوەی غازیان دەست بکەوێت وێڕای کەمی غاز هاوڵاتیانش گلەی ئەوە دەکەن ئەو بڕێ دێتە سۆران بە یەکسانی دابش ناکرێ بەسەر دانیشتوانەکەی. وڵی خەڵک زۆر داوای غازێکە ڕۆژانە خەڵک داوای غازێکە بەڵام غاز نییە لەبەر ئەوەی نییە حکوومەت غاز عیسەکەم بووە ینی کەم دێت ئەو معمەلانە کە نییە ینی خەڵکیش داواکە ئەمەش غازمان نییە پێشتریش هەبوو مشکلەمان نەبوو پێش قەیرانی ڕۆژانە غازمان لە داهاتوو خەڵک داوایە کردو ئەماندا خەڵکی بەڵام ئێستاوەتی ئەو قەیرانە دروست بووە غاز نییە ماگە کە زیاتر غازنەوە نهاتە ئەوە تاسی لە ماکاتو لە ژیانی ماکاتو لە دوکاندارێک کاتو دەبێمە دوکانی قەپات کە لە غاز نەبی دەبی دوکانی خۆت دابێخی بچۆ مارێ ئەمەش بەهۆ گەنجین و ئێشین لەس ئەو غازێ و ئیشی کەشی نبکەیت هەر معتەرین دەبی لە غازی ماوە ئەش پێ خۆش حکوومەت غازن لۆ دابیم کاتو لە کاتێکدا هاوڵاتیان غازی پێویستیان دەست ناکەوێ ژمارەیەکی زۆری کاسبکارانیش کە دوکانی فرۆشتنی غازیان هەیە بێکار ماونەتەوە. قایمقامی سۆرانیش هۆکارەکە بۆ کەمی بڕی غازی پێویست بۆ کارگاکان دەژێڕێتەوە ئەمە شوای کردووە لەم ڕۆژانە غاز لە سۆران دەست نەکەوێت. ئەو بڕەغازێکە لە بۆ سۆران داهات بە تانکەر کەمیەکەی کەمتر بوو لەسەر لەو خواستێکەوە لەسەر غاز هەبوو ناتوانین بڵێن وەکو قەیران بەڵام غاز کەم بۆتەوە پێشتر ماگانە 17 تانچی لە بۆ هەر معمەلەیەک دەهات ئێستا کەم بۆتەوە ڕێژەکەی ئەمەش کاریگەری کردوتە سەر ئەوەیەوە تا حدێک کەمی غاز لە چەنگەڕێکێک دروست بوو بێت هەوڵمان داوەکەوە کۆنتترۆلی بکەین و ئێستاش لەگەڵ هەر سیارەیەکی دابشکردنی غاز پۆلیسی لەگەڵ دەنێرین لە گەڕەکەکان بۆ ئەوەیەوە بەپێی پێویستی غاز بدرێت بەو ماڵانێکەوە پێویستیان پێ. ماوەی چەند مانجێکە گرفتی نەبوونی غازی ماڵان لە سۆران دروست بووە بەپێی زانیاریەکانی کورسات نیوز مانگانە بۆ 2 کارگەی غاز لە سۆران 30 تانکەری غازی 20 تەنی دێتە سۆران ئەو بڕەش 50,000 بتڵی غازی لێبەر هەم دێت بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوان ڕێژەیەکی زۆر کەمە هەندێک جار هاوڵاتیان بۆ ماوەی 10 ڕۆژ غازیان دەست ناکەوێت تەنانەت ئەوەی لە ڕێگای بریکارەکانیشەوە دابەش دەکرێت لە بازاڕەکانی سۆرانیش بە نرخی زیاتریش دەست ناکەوێت کە پێویستێکی ڕۆژانەی هاوڵاتیانە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.